ئێمە کەمپینەکەمان مەڕۆ چاکیکەیە دروشمەکەمان با دایکوتین کە دایکوتین ئاماژەیە هەم بۆ کاری پیشەیی کە بەدەست و بازوو دەکرێت هەمیشمانەوە لە وڵاتە سوودێکی زۆری هەیە لەبەر ئەوەی ئێمە ئەو کەمپینەمان هەڵبژاردووە ڕەچاوی ئەوەمان کردووە کە بەتایبەت لە ناوچەکانی ئێمە کە لەو سێ شارەیە کەمپینەکە چەمچەماڵ و هەڵەبجە و ڕانیە ڕێژەیەکی زۆر لە گەنجان کۆچ دەکەن بە شێوەیەکی نایاسایی ئێمە تەرکیزمان لەسەر کۆچی نایاسایی گەنجانە کێشەمان لەگەڵ ڕێگە ئاساییەکەن یەکە گەنجان کۆچ دەکەن پێمان وایە کە گەنجان پێویستە لە وڵاتی خۆیان بمێننەوە ئەو هەوڵ و کۆشتەی کە لە وڵاتی بێگانە دەیدەن وا بیر دەکەینەوە کە لە وڵاتی خۆشمان هەمان شت بکەن بە هەمان شێوە دەتوانن سەرکەوتوو بن وەک دەڵم بەر لە جێ خۆی سەنگینە پێمان وایە لێرە بمێنەوە باشترە لە هەموولاێن داکتین کاریگەری هەبووە؟ بەڵێ کاریگەری هەبووە و ئیشەڵا لە چالاکیەکان تریشا کاریگەری ئەبێت چکە ئێمە چالاکیەکانمان هەر لە ڕێی گەنجەکانەوە ئەنجامە درێت گەنجەکان زیاتر لە کێشەی گەنجانی ناوچەکانی خۆیان شارەزان بۆیە ئیشەڵا هەوڵێن لە هەموو چالاکیەکانمانە دروشمەکەمان دووبارەکەینەوە و پەیامی چالاکیەکانیشمان هەمان پەیامە لە پاڵم کەپینەوە فیستیڤالە شەنجام درێت گرجی فیستیڤالەکە لە سدایە گرنگی ئەم فستیڤالە ئەوەیە کە ئێمە لێرەدا کۆمەڵی گەنجمان کۆ کردێتەوە کە هەر یەکەیان لە بوارێکی جیاوازدا خەریکی کارسازی و خەریکی پیشەی خۆیەتی ئەمە وا دەکات کە هەم گەنجەکان زیاتر بناسرێن بە ئامادەبوانی فستیڤالەکە هەروەها وەکو بڵێ ببنە نمونەیەک بۆ کۆمەڵی گەنجی تر کە لەوانەیە چاوەڕێی سەرەداوێک بن بۆ ئەوەی بتوانن دەست بکەن بەکاری خۆیان ئەمانە وەکو نمونەیەک دەتوان سوودیان لێ ببینن. یەکەم چالاکیان زۆر چالاکیمان هەبووە یەکەم چالاکیمان لە زانکۆی راپۆڕین لە مانگی 2 ئەنجامماندا ئیڤنتی ناساندنی کەمپینەکە بوو بە بەشداری زیاتر لە 350 گەنج بەس لە سنووری ئیدارەی راپۆڕین بەشداریان کرد وەڵێ ئەوە یەکەم و کۆتا کەمپینیە کە تۆڕی گۆڕانکاری ڕێکی خستووە هەموو ساڵی کەمپینیان هەیە کەمپینی ئەمساڵ مەڕۆ چاکیکە بوو پێم وایە بۆ ساڵین داهاتوش بە هەمان شێوە پڕ دەبێت لە کەمپینی پڕ لە چالاکی و پڕ لە سوود بۆ گەنجانی ناوچەکان.